آزاده بەسپاسی تایبەتم بۆ جەناوی وەزیری کشت و کاڵ کە هاوکاری کردم چوومە خزمەتی بەڕێزیان بۆ ئەم فکرێ 3000 نەمام هێناوە 3000 نەمامەکە 2000 سنەوبەرە بەڵێ گونجاوە بە ژینگەی ئێرە لەگەڵ 1000 نەمامی توی زڕا بۆی خۆی بگرێت و باش بێت سەبارەت بە پرسیاری دووەم بەڵێ هەر لەسەر ئەرچی خۆم باڵێن تەنکەرێکم ئامادە کردووە کەەوە هەفتەی 2 جار سەردانی گوندەکە بکە و خۆمی نەوێت ئاوی نەمامەکان بنێژێ بۆ ماوەی ساڵێ 2 ساڵ هەرچەند لە ڕووی مهندسی زراعەکانەوە پێم بڵێن کارێکی ئاساییە کارێکی گەورەم نەکردووە تەنها ویستومە خزمەتی با بڵێن بە ناونیشانی ئەوەی من گوندەکەی خۆم سەوزەکەم ئێوەش گوندەکانی خۆتان سەوزکەن بۆ ئەوەی کوردستان سەوز بێت. گەلی کورد بە گشتی هەم میلەتێکی زەراعی بووە کشت و کاڵی بووە و هەم باغداری کردووە لەبەرەوە خۆشەویستێکی تایبەت هەیە بۆ سروشتووە بۆ کەژووکێ و بۆ مەزراکان لەبەرەوە ئاینی یارسانیش هەڵقوڵاوی ژیانی کوردەواریە زیاتر گرنگیان بە بەخێوکردنی ماڵات و پاراستنی ژینگە و درەختە بەردارەکان داوە لەبەرەوە هەر ئەو خۆشەویستە لە ناو گەلی کووردا و لە ناو یارسانەکان شەهرماوە. ئەمە وەکو گروپی شاخڕەوی 5000 پرۆژەی نیشتمانی سەوزکردنی پارێزگای هەڵەبجە بە هاوکاری کۆمەڵی شاخەوانی هەڵەبجە بە مارکێتی دایک سپۆنسەری مارکێتی دایک هەڵسان بە چاندنی ئەم نەمامانە هەدەفمانەوەی لەم چاندنی نەمامانە هەتا 5000 چاندن نەمامە ڕۆن ئینشەڵا لە دەوروبەری پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ ئێمە ئەم نەمامانە لە خەرپانیە گوندی خەرپانیە چێن زۆر سوپاسی دانیشتوانی گەنجانی گوندی خەرپانیەگەن کە ژینگە دۆستن کە بەڵێنیان نیاوە کە دوای جانتنی نەمامەکان خزمەتکردنی و سەوزکردنی و ئاودانی ئەگرنە سۆی شەڵە. وڵی ئەمە دەستخۆشی لەم برادرانەکەین ئەمڕۆ گروپێکی شاخڕەوی هاتوون نزیکی ئەم دارانیان ئەم نەمامانیان بۆ ئێمە دابین کردووە کە هەڵساون بە ناشتن و چاڵەکانیانەوە بەڵام خۆی لە ڕاستیە بۆ هەموو گروپ و ڕێکخرا و ئەوانەی کە هەڵەسن بە ناشتنی دار و سەوزکردنی ژینگە دڵنیا بن لە ڕاستیە نەدابینکردنی دارەکان ئەساسە بۆ سەوزکردنی ژینگە و نەناشتنیشیان ئەساس پەروەردەکردنێتی ئەساس ئەوەیە تۆ لە هاوینە بەدەمیەوە بینێڵی وشک بێت ئاوی بۆ دابین کەی هەڵپاچین و لە گەرمای خۆربی پارێزی دەستیان خۆش بێ بەڵام من داوای ئەویان لێ یەکەم چۆن ئێستا ئەوە هاوکارمانن بە هاوینیشا بێن بە ئەو شوێنانەی کردن دارەکانیان ناشتووە بە هاوینە سەردانیان بکەن لە پێداویستەکانیان ئایا ئاوێ جێرێ کێڵانی دڵنیا بن لەوانێت دارناشتن بێ هەموو کەسێک دەتوانێت ساڵانە 10,000 دار بنێژێ. خۆتان نەزانن ژینگەی هەڵەبجە بە تایبەتی بەرەو هەورامانەوە ژینگەیەکی زۆر جوانە پڕە لە دارستان و خەڵکەکەی بە تایبەتی خەڵکێکی زۆر ژینگە دۆستە هەموو ساڵێ لە وەسڵی فەسڵی بەهار کە ئیتر بەرەو فەسڵی بەهارە ڕۆین مانگی 2-3 مەوسیمی ناشتنی نەمامە و ئێمە وەک لایەنە حکوومیەکە هەموو دەعم و هاوکاریەک بەپێی ئەو داواکاری کە لێمانەکرێت بە تایبەتی لە گوندەکان و لەلایەن ئەنجومەنەکان و هاوکاریان نەبین بۆ ناشتنی نەمام ئەم ڕۆژ ڕوومان لە گوندە جوانەکەی خەرپانی کردووە کە سەر بە هەورامانە جیاوازی ئەم شوێنە لە چاو شوێنەکانی کە ئەوەیە کە لێرە بەڕاستی پێشتر بیرێک لێدراوە و پاسەوانی بۆ دانراوە بڵێن ئاودێری بۆ دانراوە لە هەمووی گرنگتر خەڵکی سنوورەکەیە کە زۆر ژینگە دۆستن ئەوە تا ئێستا مامۆستا جەمال کە ئەنجومەنی گوندەکەیە لەگەڵ کۆمەڵێک گەنج و لاوی خەرپانی هاتوون لەگەڵمانە هاوکارن ئێمە ژۆ کوتیمی حکوومەت ئەوەی پێمانەکرێت کە هاوکاربی لەگەڵیانە بە پێ ئەو داواکاری خۆیان
لە ڕۆژاوا کەزیەکیان بڕی 1000 کەزی هۆنرایەوە ئەگەریش بەهۆی سووتانی ئەو نەمام و ئەو هێنانی کە بەداخەوە لە پار ساڵ لە هەڵەبجا نەمامی بڵین درەختێکی زۆر سوستا لە جیاتی هەر درەختێکی سوتا تواوەتانی بڵین سەدان یا هەزاران نەمام چێنین بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگەوە تایبەتی من خۆم زۆر گرنگی پێم ئەنجامی ئەو نەمامەیە ئایا ئەو نەمامە خزمەتەکرێ ئاوەدرێ بژارەکرێ بنیەکێڵڕێ چکە بەڕاستی تەنها ناشتنی نەمامێک بەڵێ گرنگە و کارێکی باشە بەڵام ئیدامە و بەردەوامی و خزمەتکردنی لەوە گرنگترە.